حەسەن زیرەک بولبولە بلیمەتەکەی کووردە. ئایا ساواک زیرەکی کوشت؟ دەبوو دایژوار بە قوفەی گریان ئەم نیش دەروونم بۆی بوو بە بریان وتی. هەرکات باسی هونەری کوردی بکرێت ناوێک هەیە کە هەرگیز لی جا ناکرێتەوە. ئەو ناوەش حەسەن زیرەکە، هونەرمەندێکی دەنگخۆش، داهێنەر، کوردپەروەر و خاوەن سەدان ئاواز و گۆرانی و بەرهەمی ناوازە. زیرەک لەو ڕۆژەی بۆ یەکەم جار لە ڕادیۆی کوردی بەغدا بە گۆرانی ئەسمەر یارم جوانە دەنگی هەڵێنا و تا دەگاتە دواگۆرانی و هاواری کەوا من نەخۆشم دەردم گرانەیە پێش کۆچی دوای و بەنەخۆشی و لەسەر نوێنی مەرگ لە بەردەم تەسجیلێکی یاساییدا تۆماری کردووە. تا ئێستاش کە 52 ساڵ بەسەر کۆچی دوایدا تێدەپەڕێت، هیچ هونەرمەندێک لە ئاستی بەرزی داهێنان و لە زۆری و هەمەجۆری کارەکانی و لە لووتکەی داهێنانەکانی زیرەک نزیک نەبووتەوە. ئەوە نزیکەی 70 ساڵە زیرەک ڕیزی پێشەوەی داهێنانی گۆرانی بە کەس نەداوە. حەسەن زیرەک ژیانێکی پڕ نەهامەتی چەشتووە. ئەو لە خێزانێکی هەژاری بۆکان چاوی بە دنیا هەڵدێت و هەرز و باوکی دەمرێت و دایکیشی شوو دەکاتەوە. برا گەورەکەشی ژنێک هەڵدەگرێت و ئەویش ئاوارە دەبێت. زیرەک لە منداڵیەوە چەند کارێکی قورسی کردووە بۆ ئەوەی بژێوی ژیانی پەیدا بکات. تا لە تەمەنی 13 ساڵی هەز بە بەهرەکەی دەکات و دەست دەکاتە گۆرانی گوتن. ئیتر لەو ڕۆژەوە کاروانە پڕسەروەریەکەی زیرەک دەست پێ دەکات. هەرکات ناوی زیرەک بێت دەبێت باسی ڕادیۆی کوردی لە بەغدا بکرێت. زیرەک بە سوتفەیەکی سیر ئاشنا دەبێت بەو ڕادیۆ و لەوێ وەردەگیرێت. وەک مامجەلال باسی دەکات، لە ساڵی 1953 لە ئوتێل شیمال کبیر دەمایەوە و زیرەکیش لەو هۆتێلە کاری دەکرد. لەوێ ئاشنای دەنگی حەسەن زیرەک دەبێت و دەبێتە هاوڕێ. مامجەلال ئەوەندە دەنگی زیرەکی بەدڵ دەبێت بڕیار دەدات لە ڕێگەی ناسیاوێکی خۆیەوە بیباتە ڕادیۆی کوردی لە بەغدا. زیرەک لەوێ بۆ یەکەم جار بە کوالیتی بەرز گۆرانی دەچڕێت و دەنگە ناوازەکەی لە ڕادیۆ دەگاتە گوێی هەموو خەڵکی و پارێکی چاکیشی دەست دەکەوێت. زیرەک کەسێکی بەهەڵوێز بووە بۆ نەتەوە و نیشتیمانەکەی. کاتێکیش هەستی بە پیلانەکانی ڕژێمی ئێران کرد بۆ لە ناوبردنی کولتور و شوناسی کورد لە کرماشان دەنگی هەڵبڕی و وتی: کرماشان شاری شیرینم، شاری گەورەی کوردنشینم، کە ئەو گۆرانی چڕی بۆ هەمووانی سلمان کە کرماشان شاری کوردانە و هەرواش دەمێنێتەوە. دەستگا هەوڵگرەکانی ئێران و عێراق هەرگیز نەیانهێشتووە زیرەک لە شوێنێک جێگیر بێت و بۆ هەمیشە پلانیان بۆ دانا و ئەشکەنجەیان داوە. خۆشی دەڵێت هەر کاتێک لە شوێنێک جێگیر دەبوون بیانوێکیان دەدۆزیەوە بۆ ئەوەی تێی هەڵبدەن. هەر بۆیەش زیرەک چەند جارێک هاتۆتە عێراق و گەڕاوەتەوە ئێران. ئەو دەربەدەربوونەش هۆکار بووە کە هیچ سەروەت و سامانێکی نەبووە. مردنی زیرەک تەموم ژاویە. ڕابیع خانووی هاوسەری حەسەن زیرەک دەڵێت زیرەک هیچ جۆرە نەخۆشیێکی نەبووە. ڕۆژێک چۆ ئاهەنگێک ئێوارە ئاگاداریان کردوتۆ زیرەک لە نەخۆشخانەیە و نەخۆشە. ئەو دەڵێت کە چوون بێهۆش بوو، ژنێک لێ بوو. پێی گوتم کە زیرەک لەلایەن دەستگای هەواڵگری ئێران ساواکەوە ژەهر خوار کراوە. زیرەک لە 26 حوزەیرانی ساڵی 1972 لە تەمەنی 51 ساڵیدا لە نەخۆشخانی بۆکان بۆ هەتا چاوەکانی داخست.